قوربان ئێمە بەشداریمان کردووە لە فیستیڤاڵی خۆراک لە سلێمانی 11 جۆر قاوەمان هەیە لێرە بە 5 جۆر بەشداریمان کردووە قاوەی بندوق، قاوەی چکلێتی، قاوەی کوردی، قاوەی وەسەد لەگەڵ قاوەی تاڵە. ئەم قاوانە مادە خامەکەی لە دەرەوە دێت طبعاً وەکو هەر وڵاتێکی تر چکە قاوە لە چەند وڵاتێکی کەم بەرهەم دێ. ئێمە شێهێنین و معمەلی تایبەتمان هەیە بە خۆمان دروستەکەین و هەنێکی خەڵتەیە هەنێکی قاوەی ڕەشە دروستەکەین و کردومانە بە براندێک بۆ ئومێدەوەی ڕۆژێک بێ بە براندێکی کوردی. تامەکان قاوەی تاڵ طبعاً یەک نەوعە بەڵام نسبەتی تاڵەکەی زیادەکە وەکو ڕەش قاوەی ڕەشی تاڵ بێ. ئەو باقی قاوەی چکلێتی قاوەی بندوق طبعاً لە قاوەی چکلێتەکەی ئێمە لە تامی کەرامێڵ و ئەوە پێک دێکە پێڵم وەکو تامی چکلێتە خەڵکی ئێمە بەناوبانگ بووە. قاوەی بندوق ئێمە لە بندوق هەر لەو بندوقەی کە هەیە کە خەڵکی خواتەوە چەرەس ئەی برژێنین و قاوەکەی دروستەکەین. قاوەی فستقمان هەیە، قاوەی قەزوانمانەیە لە قەزوانی کورسان هەر ئەو قەزوانەی کە هەیە لە ناو کورسانە ئەی برژێنین و لێ ئەیکەین بە قاوە. جیاوازەکەی ئەوەیە لە لای ئێمە هەرزانترین قاوە 14,000 1 کیلۆی بەڵێ گراترینەکەیشی 25,000 لە لای ئێمە. ئەو کات قاوەی عالەمی فەرقەکە ئەو دەنکەیە دەنکە ڕەشەکە بە پێی وڵاتانە گۆڕێ وەکو ستانداردێکی عام نییە ڕاستی. مەسەلەن ئێستا وەکو براندی لاڤازا وەکو بە نمونە وەرگرین بە ستانداردێکە لە زۆربەی شوێنەکانی فرۆشێت لە 20 دلارەوە دەست پێ دەکات بۆ نمونە لاڤازا. بەڵام قاوەی تیشەیە بە چەند 100 دلارێکە فرۆشەیە کە ئەوەی بەرهەمی ئەڵێن قاوەی فیل و قاوەی وێزڵ لێرە نییە من نەبینیوە. وەڵڵاهی جا هۆکاری زۆرێکە گرانی دوو کەمی ئەو قاوەیە سێ ڕەغبەتی خەڵکەکە هێشتا لەسەر نیچکە زۆر زۆر گرانە. ناوم باخانە ئەندازیاری کشت و کاڵیم بەدەر لەوە ئیشی کێک ئەەکەم نزیکەی 5 ساڵە کاری دروستکردنی کێکەکەم. سەرەتا تەنها بۆ خۆم دروستم ئەکرد وردە وردەوام لێ هاو هەتا دەستم کرد بە ئیشکردن بە بەردەوامی لە ماوەی 5 ساڵەیە ئیشێکی باشم کردو الحەمدوللا ناوێکی باشم هەیە لە ناو خەڵکە. سەرەتا وەکوتم تەنها کێکی بچووک بچووکم ئەکرد هەتا ئەونا دەسم ڕاهاو بە کێکەکان و ئیتر ئەو کاتە توانیم پیجێکی ئۆنلاین دابنێم و بە شێوەکی ئۆنلاین ئیش بکەم و هەتا ئێستا بەردەوامم. بەڵێ ئەکید خەڵکی دەرەوە من وەکو خۆم وەک باخان کێکم هەتا بەغا ڕۆشتووە بۆ هەولێرە ڕوا بۆ 4 دەوری سلێمانی ڕۆشتووە و الحەمدوللا کێکی گەورەم کردووە توانیمە کێکی زۆر زۆر گەورە بکەم کە تەنها لە ماڵی شەو ئیشم کردووە. بۆ جۆرەکانی عیدمیلادی مناڵە مناسبەکانە زیاتر ئەو شێوانەیە. ئێمە زیاتر لەسەر تەڵەبی کەسەکە داوای کە بکە ئایا کێکی ڤانێرایە یا قاوەیەوێ ئایا میوەی تیابێ یا تیای نەبێ ئایا حەزی لە چ جۆرە شتێکە بە پێی تەڵەبی ئەو کەسە ئەیکەین بۆی. ئەوەی ڕێگرە لە بەردەم تاتۆ ئەو شوێنەی کە بتەوێ ئیشەکەی تیا بکەی. بەڕاستی ئێستا دەست بۆ هەر بینایەک ئەبێ هەر شوێنێک ئەبێ نرخێکی زۆر زۆر داواکە لەبەرەوە ناتوانانی ئەو نرخە زۆرە بێ بە تایبەتی لە کاتێکی وەکو ئێستاە کە هەمومان نەزانین وەزع چۆنە ناتوانانی بەو دەرەجێ بتوانانی ئەو شوێنە بگریت و ئەو شتە بکەیت. تەنها ڕێگر ئەوەیە کە لە بەردەم تا هەبێ. ئێمە وەکو کۆمپانیای ئالین خۆشحاڵین بە هاتنتان. ئەو براندانەی خۆمان کە هەمانە تا کەچەب و ساس و بەهارات و ئەو شتان هەمووی ناو معمەل ئالین ئینتاز دەکرێتن. ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئیتمام دەدەین بە براندی زیاتر. ئێستا کەچەبمان لەسەر ئاستی عێراق یەکەم سپاس بۆ خوای گەورە. ساسمان هەیە بەهاراتەکان 6 نوعمانەیە لە علبە لە پاکەت 64 نوعمانەیە. ئێمە سێ براندمان هەیە لەگەر منەظفاتیش بەنسبەت ئەو کوالیتی کە ئێمە دروست دەکەین زۆر لەوەی دەرەوە دێ کوالیتی باشتر و
زیاتر ئیتمام پێ دەدرێت مە تاکو بڵێ دبە و قەباغ و ئەو شتانە هەمووی ناو ئالین دروست دەکرێتن لە دەرەوە نایە هەموو شتەکان دێ لە ناو ئالین هەتا سەری قەباغی زای و سەرە قەباغی ساس و کەچەب و دبەکەی و هەموو تشت ئینتاز دەکرێت ناومامەل شتەکانمان کوالێتی لەخوا بە زیاد بێ هەمووی داشکانمان کردەوە پێی پێویست دیانی شتەکانمان نرخماندا بەزان بۆی خەڵکە بزانێت کە تێستی دەکاتن ئەڵێ ئەو شەربەتە ینی خەڵیت کێک جەلی خەڵکەتە زۆر عەدەک زۆر لێ ڕازێ و سوپاس بۆ خوای گەورە